بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانی لە وەرزی پاییزا کە وەرزێکی گونجاوە بۆ ڕواندن ساڵانە هەڵمەتی ڕواندن ڕاگەێنین. لەم ساڵیشا لە 22 هەڵمەتێکی فراوانمان ڕاگەیان کە 222,000 نەمام لەگەڵدەوەنا لە سنووری بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانی سەر بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانیا ڕوێنین. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا کە نزیکی بووەتەوە لە مانگێک ئێمە زیاتر لە 110,000مان لە شەقام و بلوار و پارک و باخچەکانە ڕواندووە. ئەم هەڵمەتە هەڵمەتێکی چڕە ڕۆژانە لە ڕێن تیمە کشت و کاڵەکانمان بەردەوامی هەیە لەسەر جەم ناوەندی شاری سلێمانیە. ئەگەر نمونە وەرگرین ئەمڕۆ لە بلواری بازنەی مەلیک مەحموود لە شەقامی سلێمانی تاسووجا لە ناو باخی گشتی لە ناو پاچی ئازادی لە ناو لە شەقامەکانی کارێزە وشک لە ڕزگاری لە خەبات لە گەڕەکەکانە لە زۆربەی شەقامەکانە ئەم هەڵمەتە بەردەوامە. ڕۆژانە تیمەکانمان بەدەستخۆشیەوە هەزارەها نەمام لە سنووری بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانیا ڕوێنن. هەڵبەتە ئەم هەڵمەتە بەردەوامە بێت تا کۆتایی ساڵ ئەو ژمارەی کە ڕامانگەیانوە زیاتر لەو ژمارەیەش ئەڕوێنین و ئەمڕۆ لە هەڵمەتێکی کە هەر لە بازنەی مەلیک مەحموود زەیتونێکی بەتەمەن کە تەمەنەکەی سەر و 200 ساڵە زیاد لە 10 مەتر بەرزە کە لە وڵاتی ئیتالیا و هێنرابوو بۆ ئێرە لەو پرۆژە نوێی شەقامی سیمەتی ئەلبیسەکە ڕوێنرا کە بە هەمان شێوە ئەمە لە زمنی پلانەکانایە کە ڕامانگەیانوە و هەڵمەتەکانیشمان بەردەوامی هەبێت لە هەر شوێنێکی شایمە کە نەمام ئەڕوێنین یان شوێنێک سەوز ئەەکەین یان نوێژنی ئەەکەینەوە. هەڵبەتە پێشتر پلانمان بۆ داناوە بۆ خزمەتکردنیشی بەشێک لە شەقامەکان و لە جەزرە وەسەڵیەکان و بلوارەکان ئەتوانم بڵێم دیزاینەکەشی گۆڕانکاری تیاکەین کە لەگەڵ کەش و هەوای ئێستاە کە لەگەڵ ئەوەیە بگونجێک کە کەمترین ئاوی بیوە کە بەرگەی گەرما و سەرما بگرێ. بۆیە ئێستا تقریبان بەشێک لە دیزاینەکانی بلواری سلێمانی تاسووجە لە بازنەی مەلیک مەحموود گۆڕانکاریمان تیا کردووە بۆی کە سیمایەکی جوانتر بەخشێتەوە بە شاری سلێمانی و بە دڵنیاییەوە یعنی ئەمە کە هەواڵێکی مژدە خۆشە بۆ شاری سلێمانی ئێمە بەم هەڵمەتانی کە ڕامانگەیانوە بۆ پارچە زەویانەی کە ئێستا لە ڕێوە بەرێنەکانەوە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە سەوز دەکرێ بەو هەڵمەتەی خەمخۆرانی ژینگە کە هەمیشە هاوکاری خەمی ژینگەی سەوزایی شاری سلێمانی بوون. بۆیە لە داهاتوێکی نزیکە ئەتوانم بڵێم چۆن هەر لە ڕابردووشە نیسبەی سەوزایی لە شاری سلێمانی نزیک بوونێتەوە لە ستانداردی جیهانی و لە پێشەنگا بووین ئەتوانم بڵێم نیسبەکە زۆر زیاترە بێ بەوەی کە ئەو پلانی کە لە ساڵی ڕابردووە داماڕێژەوە و ئیشەڵا کابێتە مای مژدەبەخشی بۆ شاری سلێمانی. طبعا ئەگەر نمونەیەک سەرۆک باڵ لە ساڵی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردووە زیاد لە ملیۆنێک نەمام لە سنووری هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانیا ڕوێنراوە. بەم هەڵمەتانەی کە ئەم دڵسۆزانەی لە خەمی ژینگەی شاران و بەو هەڵمەتانەی کە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانی و فەرمانگە ژینگەیەکانی ناو شاری سلێمانی کە هەمیشە بەردەوامن لە سەوزکردنی شار بەدڵنیاییەوە کە ئەمە ئەتوانم بڵێم ژینگەی شارەکەمان بەرەو ئاستێکی زۆر نیسبەی سەوزایەکەی بەرزە بێتەوە و لە ماوەی ڕابردووشە فەرمانگەی ژینگەی عێراق دەستەی ژینگەی عێراق ڕایانگەیان کە سلێمانی پاکترین هەوای هەیە سەوزترین شارە. هەڵبەتە 222,000 نەمامەی کە لە وەرزی پاییزای ڕوێنین پلانمان بۆ داناوە کە لە سەر و 150,000 زیاتر لە شەقامی بازنەی مەلیک مەحموود و لە شەقامی سلێمانی تاسووجە بۆی کە دیزاینەکەی گۆڕانکاری تیاکەینە ڕوێنین و زیاد لە 75,000 نەمامیشی لە ناوەندی شاری سلێمانی لە شەقامەکان و لە پارک و لە باخچەکان بە پێی هەموو هۆبە کشت و کاڵەکانمان لە ناو گەڕەکەکانی شاری سلێمانیا ڕوێنین. بەنسبەت هەڵمەتی ڕواندنی پاییزەی بەڕێوەتی باخچەکانی سلێمانی کە لە 22 مانگەوە دەستی پێگەر بە خۆشبەختانە لەژێر چاودێری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی هەستاین بە ئەنجامدانی هەڵمەتی پاییزە بە ڕواندنی ئەو جۆرە
نەمامانە یاخود ئەو جۆرە دارە گەورانە و پەرژین و گوڵ و بەشە سەوزانە کە لەگەڵ کەشوهای شای سلێمانیا گونجێت واتە لەگەڵ ژینگەی شای سلێمانیدا ئەگونجێت بە ژینگەی پلەکانی گەرمای بەرز یاخود نزم یاخود ڕەشەبا یاخود هەر هۆکارێکی شینگەیی کە بێتەوەی تەسیرات لەسەر بەشە سەوزەکان خۆشبەختانە ئێمە هاتوین جۆرە نەمامێکمان هەڵبژاردووە لە دوای چەندین ساڵ پلان یاخود توێژینەوە چەندین نەمام دیاری کراوە بۆ ئێمە پشتی پێبەستین خۆشبەختانە ئەگەر بەشیان کەین لایانی هەمیشە سەوزەکانی ژەگرێتەوە و گەڵاوەریوەکانی ژەگرێتەوە بە هەموو جۆرە نەمامەکانەوە گەڵاوەریوەکان ئەتوانین پشت بەستین بە دارتوو بە هەردوو جۆرەکەیەوە ناروەند و هەروەها بڵین قەزوانی زینەکە ئەم هەمیشە سەوزە یاخود ژاڵە یاخود زەیتون کەمانە هەمیشە سەوزن و پەرژینەکان وەکو فۆتینایە وەکو سۆیای پەرژینە وەکو پەرژینەکانی ترەکە زۆر پشتی پێ بەستین و بەکاریانی لە بەناو بەشە سەوزەکانمانە بەشەکانی تریدا نەمامەکانمان هەمیشە سەوزەکانن کە ئەمیش دوو گروپن گروپی سنەوبەریات و سەروەکانە کەمانە هەمووی زۆر گونجاون بۆ کەشەوەی شای سلێمانی و زۆر پشتیان پێبەستین و بەرگەی کەشوهایەکی باشەگرن بە سەرما و گەرماوە لە هەمووشی گرنگتر ئێمە بیرمان نەچێ خزمەتکردنیەتی کاتێک ئێمە سەوزایی زیادەکەین خاڵە جەوهریەکە خاڵە گرنگەکە ئەوەیە کە ئێمە خزمەتیکەین بۆ هێشتنەوەیان بۆ مانەوەیان لەبەرەوە خزمەتکردن زۆر گرنگترە لە ڕواندن سواز بۆ خۆی مەتوانیمانە بەو ستافی خۆمان ستافی بەڕێوەتی باخچەکانی سلێمانی لەژێر چاودێری بەڕێز بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی توانیمانە خزمەتی ئەو ڕۆک و بەشە سەوزانەکەین ئیتر خزمەتەکە بە ئاودێری بێت یاخود بە جوانکاری و هەڵپاچینی زانستی و ڕواندنی جۆرە نەمامەکان لە شوێنێک و بە شوێنێک تریژە ئەگۆڕێت